شانزەی دەی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی پاراستنی یاسایشی خۆراک لە سەرانسەری جیهاندا دەستنیشان کراوە دیاری کراوە. لەم ڕۆژەدا زۆر گرنگی بەو دەدرێت کە بزانێت تاکو چەندێک ئاسایشی خۆراک پارێزراوە، واتە تا چەندێک توانراوە کە گرنگی بە پاراستنی ئاسایشی خۆراک بدرێت. لە هەرێمی کوردستاندا بەردەوام کێشەی ئەوە هەیە، خو بەردەوام هاوڵاتیان خەڵکی پسپۆڕان دکتۆرەکان کەسانی شارەزا لە بوارەکەدا گلێ و گازندی ئەوان هەیە کە دەڵێن ئاسایشی خۆراک پارێزراو نییە یاخود گرنگی بە پاراستنی ئاسایشی خۆراک نادرێت. ئەو خۆراکانی کە لە سنوورەکانەوە دەهێنرێتە ناوەندی شارەکانەوە لە مارکێتەکاندا لە شوێنە گشتیەکاندا دەفرۆشە دەوترێت کوالیتی کۆنتترۆلەکەی باش نییە یاخود دەوتێت کە مەرجەکانی پاراستنی ئاسایشی خۆراکی تێدانە. جا ئەمەمان کردووە باتەوەرێکی سەرەکی گفتوگۆکانی ئەمڕۆمان بۆ ئەو مەبەستە دەچینە لای بەڕێز دکتۆر محەممەد فاروق پسپۆڕی خۆراک. کاک محەممەد سڵاوت لێبێت بەیانیت باش دەستپێک لە سادەترین پستار و دەست پێ دەکەین کە ئایا خۆراکی کوردستان ئەو خۆراکانی کە لە هەرێمی کوردستاندا هەنە خواردنانی کە ڕۆژانە خەڵکی دەیخوات تا چەندێک لە ڕووی ئاسایشی خۆراکەوە پارێزراوە. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. دیارە ئەمڕۆ هەموو ساڵێک لە شانزەیدا وەکو ڕۆژی گیانی خۆراک دیاری کراوە. ڕێکخراوی فاو ئەمساڵ لە ژێر دروشمی خۆراک ئەو خۆراکە ئەو ژیانە با کەس جێنەمێنێ ئەم یادە ئەکاتەوە. دیارە ئەتوانی بڵێن دوو بابەتی جیاوازن. ئاسایشی خۆراک کاتێک کە باسی ئاسایشی خۆراکەکری ئەوەیە کە هەموو تاکێکی کۆمەلگا توانای ئەوەی هەبێت کە بڕی پێویستی خۆراکی سەلامەت لە ڕووی سەلامەتی و هەروەها لە ڕووی پێکاتە خۆراکیەکانەوە بە سەلامەتی بەدەستی بگات و بتوانێت بەکاری بێنێ کە چوار فاکتەری سەرەکی دادەنراوە. یەکەم بوونی خۆراکەکە لە ناو بازاڕەکانە، دووەمیان توانای دەستبەکە بۆی بتوانێت دەستی پێ بکات لە ڕووی دارایی ئەوەندە توانای هەبێ و هەروەها شێوازی بەکارهێنانەکانی و هەروەها بوونی خۆراکەکانە لە ناو بازارە. هەر کاتێک بتوانرێت ئەمە لە ناو بازاڕەکانە جێبەجێ بکرێم چوارپای ئەتوانین بڵێن ئەو وڵاتە ئەو هەرێمە ئاسایشی خۆراکی تایە. بەڵام بە نسبەت کواڵیتی خۆراکەکانەوە دیار ئەتوانم بڵێم ئێمە بە حکمیەوەی لە هەرێمی کوردستانین چەندین دەواازە و سنووری جیاوازمانەیە کە خۆراکی تیادا هاوردێ هەرێمی کوردستانەکرێ. لە بەشێک لە دەواازەکان ئەتوانم بڵێم تاقیگەی باشی کۆنتترۆلی جۆری هەیە کە کا لەسەر پشکنینی ئەو بەرهەمە خۆراکیانەکرێ کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە. بەڵام بەداخەوە لە هەندێک دەواازەی نافەرمیەوە زۆر جار هەرێمی خۆراکی دێتە ناو هەرێمی کوردستانەوە کە دەتوانین بڵێن تا ڕادەیەک ئەو بەرهەمانە لە ڕووی کواڵیتی و سەلامەتی و ناتوانرێت کۆنتترۆل بکرێەوە. هەروەها ئێمە دەواازەمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیشە کە بەداخەوە لە هەندێک دەواازەکانی عێراق پشکنینی بۆ بەرهەمەکان لە ڕووی کواڵیتی و سەلامەتیەوە باشی ئەنجام نادرێ. بەڵێ دکتۆر ئەوەی جێگەی پرسیارە ئەوەی کە خەڵک پرسیاری لێ دەکات ئەوەیە تا چەندێک ئەو کوالیتی کۆنتترۆلانی ئەو کۆنتترۆلە جۆریانی کە بۆ خۆراکەکان دەکرێت کە لە سنوورەکانەوە دێنە ناو هەرێمی کوردستانەوە تا چەندێک جێگەی متمانن تا چەندێک خەڵکی دەتوانێت دڵنیای بێتەوەلەوەی کە ئەم خۆراکە ئەم خواردنە بە کوالیتی کۆنتترۆڵە با کۆنتترۆلی جۆریە تێپەڕیوە تاو ئەمان بتوانن دڵنیا بنەوەی کە خۆراکێکی تەندروستە و لە ڕووی ئاسایشی خۆراکەوە پارێزراوە. من بە پێ و پسپۆڕێککە هەموو بە پێ و گەڕانانی کە لە دەواازەکانی سنووری هەرێمی کوردستانە ئەنجامدا ئەتوانم بڵێم لە بەشێکی باش لە دەواازە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە تاقیکەی زۆر باشی پشکنین هەیە کە بە دڵنیایی ئەو بەرهەمانی ئاراستی و تاقیگەیانە ئەکرێت لە ڕووی کواڵەتی و سەلامەتیە پشکنینەکانیان بۆ ئەنجامەدرێت کە بە بڵین کواڵەتی بەشە فیزیایەکە یەکرێتەوە هەروەها پشکنینی سەلامەتەکانیش کە لە ڕووی کیمیایی و لە ڕووی مایکرۆبایلۆجی و بە دڵنیایی و پشکنینیان بۆ کرێ ئەو بەرهەمانەی کە لە دەواازەکان بە شێوازێکی ڕسمی داخلی هەرێمی کوردستانە بن. بەڵێ خەڵکی دکتۆر چۆن دەتوانن لە بازاردا لە مارکێتەکاندا لە شوێنانی کە خۆراکەکان لێ دەکڕن دڵنیا بنەوە یا خۆ چۆن ئەو خۆراکانە بناسنەوە کە ئەم خۆراکە خۆراکێکی پارێزراوە خۆراکێکی تەندروستە. پرسیارێکی زۆر خۆراک لە ببوورە دکتۆر وەڵامەکەت پێ ئەبڕم بەڵام پرسیارێکی زۆر دەکرێت لە لای خەڵکی ئەویش ئەوەیە ئەو خۆراکانی ئەو مادانی کە دیکڕن زۆر بە زووی ئەو بەروار و ڕۆژی کە دروست کراوە و تاریخی بەسەرچوونەکەی زۆر بە زووی لێ ئەبێتەوە. ئەمە مانای ئەوە دەگەێنێت کە ئەم خۆراکە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە تەندروست نییە باش نییە.
خۆی بە لە ڕووی کوالتی کۆنتترۆل لە کۆنتترۆلی جۆری بەروار نابێ بە هیچ شێوازێ بە ئاسانی لێبێتەوە نابێ بە ستیکەر بێ نابێ بە حبر لێ درابێکە بە دەست بتوانرێت لێ ببێتەوە بەدڵ ناوەگەر بەرهەمێک لەو شێوازە بێ باوەڕ ناکەم لە تاقیەکانی کۆنتترۆلی جۆری یا تێپەڕی بوو بێ. بۆیە ئەبێت بە هەموو شێوازێک ئەو بەروارە بمێنێتەوە تا ئەو کاتێ بەرهەمەکە لە بازارە ساغێکرێتەوە بەنسبەت کوڵەتی ئەو بەرهەمانی کە لە بازاران هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن مزان بەرهەمێک کوالتی باشە خود کوالتی خراپە ئێمە لە بازارەکانی هەرێمی کوردستانە ئێستا دوو جۆر بەرهەمە بینین بەرهەمێک لەو مارکێتانی کە بە شێوازێکی باش بەرهەمەکانی تیا هەڵەگیرێت پارێزرێت و هەروەها جۆرێک لە بەرهەم هەیە لە ناو بازارەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە لەسەر عارەبانە و لە وەرزە جیاوازەکانە ساغکرێتەوە بە دڵنیایی و ئەم بەرهەمانە هەر هەمویان یەک پوینتەیە لێرا گرنگە بۆی هاوڵاتیان تێبکەن مەسلەی تاریخی بەسەرچوونە مەڕێزان ئەو تاریخی بەسەرچوونی کاتێ لەسەر بەرهەمدانرێ بۆ نمونە بەرهەمێکی خۆراکی لێ نووسراوە 6 مانگ ئەم 6 مانگە کاتی ئەتوانین بڵێن ئەم بەرهەمە بۆ ماوەی 6 مانگ ئەتوانرێ بەکاربێنرێ کاتێک کە بارودۆخی هەڵگرتنی بارودۆخێکی گونجاو بێ واتە بە دوور بێ لە تشکی خۆر بە دوور بێ لە شوێنێکی گەرم بەداخۆ ئێمە هەندێک جار هەندێک بەرهەمە بینی لە ناو مارکێت لەسەر عەرەبانەکانی ناو بازارە تاریخی بەسەرچوونی زۆری ماوە لەوەی کە لەسەرێتی بەڵام بەدڵنیایی ئەو بەرهەمە خراپ بووە چونکە یا لە بەرتیشکی خۆدانراوە لە پلەیەکی گەرمی خراپە هەڵگیراوە بۆیە ڕاستە بەرهەمەکە بەرباری بەسەرچوونی لەسەری ماوە بەڵام لە ناو ئەو بەرهەمە بەدڵنیایی و خراپ بووە من دڵنیایشم هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر جارە بەرهەمانیان کڕێ بردوانەتە ماڵەوە کە کردوانەتەوە سەیریان کرۆ بەرهەمەکە خراپ بووە بۆ گەن بووە ئەمە هیچ پەیوەندیەکی بە کۆنتترۆلی جۆری سنوورەکانەوە ئەو پەیوەندی بۆ بارودۆخانەوە هەیە کە ئەو بەرهەمەی لە ناو بازارەکانی هەرێمی کوردستان و مارکێتەکانە تێدا هەڵدەگیرێ بەڵێ کاتە دکتۆر زمانی ئەوە ناکرێت ئەگەر خۆراکێک خواردنێک ماوەی بەسەرچوونەکەی تاوا نەبوو بێت بەڵام ئەم خۆراکە ئەم کەرەستەیە پارێزراوە بۆ خواردن ئەشێت هاوڵاتیان خەڵکی چۆن بتوانێت ئەوە جواب بکاتەوە کە ئەم خۆراکە لەگەڵ ئەوەی کە کاتەکەی 2 مانگ 3 مانگ 6 مانگ ڕەنگە ساڵێکیشی ما بێت کە بەسەر بچێت بەڵام لەگەڵ ئەوەدا خۆراکێکی تەندروست نییە هیچ کۆنتترۆلێک هەیە بۆ ئەمە گرنگترین شت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ببیخەنە بەرچایی یعنی بەداخەوە زۆر جار بەهۆی کەمی نرخەوە ئێمە لەگەڵ زۆر و بۆریان نین واتە با بەرهەمێکی کوالتی باش بکڕێت کەم بخوات با نرخەکەیشی گران بێت نەک بەرهەمێک کە هەرزان بێ لە باڕازارەکانە ئێمە لەگەڵ بڕینی ڕسقی هیچ کەسێک هیچ هاوڵاتێکی ئەم وڵاتەیانین بەڵام بەداخەوە زۆر جار ئەو بەرهەمانی کە بە شێوازێکی نایاسایی ساغەکرێتەوە لە ناو بازارەکانە بە نرخێکی هەرزان بە هەر ناوێکە درێ بە هاوڵاتیان ئللا عیلەتێک لە پشتی ئەم بابەتانەوە هەیە بۆی هاوڵاتیان گرنگە بەرهەمێ بکڕن کە با نرخەکەی تۆزێ زیاتر بێ بەڵام بە کوڵەتێکی باشی هەبێ بۆ ئەوی سەلامەتی خۆیان و کە سوکاریان پارێزن شتێک هەیە زۆر ڕوون بێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تەنها کۆنتترۆلکردنی خۆراکەوە بتوانێت لە سنوورەکان و لە ناو بازارەکانی هەرێمی کوردستانە خۆراک تۆن کۆنتترۆل بکە ئەتوانم بڵێم داهاتێکی زۆری لە ڕووی تەندروستی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە گەڕێتەوە چونکە زیاتر لە 200 جۆری نەخۆشیمان هەیە کە ئاسانترینیان سکچوونە قورسترینشان کە شێرپەنجەیە لە ڕێگەی خۆراکەوە گوازرێتەوە هۆکاری سەرێکێکی خۆراکە بۆی ئەکرێتەمانە کۆنتترۆل بکرێت ڕاستە هاوڵاتی مافی ئەوەی هەیە کە خواردنێکی سەلامت بەدەستبێنە هاوڵاتی مافیەوەی ئەو پارەی کە یا بە خۆراکەکە خۆراکێک بێت لە ڕووی پێکاتە ئەو پێکاتە بێت کە لەسەر خۆراکەکە نووسراوە ڕاستە مەلایانی حکوومەت ئەبێ چاودێری ئەو سێکتەرانە بکە بەڵام خۆتەزانی لە هەرێمی کوردستانە بۆی هەندێک بارودۆخەوە حکوومەتیش تا ڕادەیەک نەیتوانێت بە تەواوەتی بازارەکان کۆنتترۆلکە من بە خۆشحاڵی وێڵم لیژنەکانی ناو پارێزگای سلێمانی لە ڕاگەیانەکانەوە بینرێ بە بەردەوامی کارەکەن ئیشەکەن لە سنوورەکانە تاقیەکان بە باشی کارەکەن بەڵامی هێشتا بەبڕی بەپی پێویست نیە ئەکرێکاری زیاتری لەسەر کرێ بۆ ئێمە بتوانین سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێز بەڵێ دکتۆر ئەمە سەبارەت بۆ خۆراکانی کە لە سنوورەکانەوە دێن ناو هەرێمی کوردستان و ئەی سەبارەت بوو خۆراکانی کە لە ناو کوردستان خۆیدا لە هەرێمی کوردستان خۆیدا بەردەستن خواردنە خۆماڵەکان میوەکان ئەمان تا چندێک پارێزراون تا چندێک خەڵکی دەتوانن دڵنیایی بەخۆیان بن لە خواردن و بەکارهێنانی ئەمەش گرفتێکە ئێمە چەند جار پێشنیارمان کردووە ڕاستە ئێمەمانەیە کۆنتترۆلی بەرهەمی ئێمە لەگەڵ زیادکردنی بەرهەمی ناوخۆیان ئێمە لەگەڵ هاندانی زیادکردنی کارگەکانی لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەڵام هاوتەریب لەگەڵ ئێمەشە داوامان کردووە کە ئەو تاقی ئەو کارگانی کە لە ناو هەرێمی کوردستانە بەرهەمەیەنن کە بتوانین هیچ نەبێت تاقیگەیەکیان هەبێت لە ناو کارگەکانە پشکنینی کوالتی و سەلامەتی بە بەرهەمەکان بکرێ ئەگەر نەکرێت لە ڕێگەی لیژنەکانەوە کە تا ڕادەیە کاری لەسەر دەکرێت بە بەردەوامی پشکنین بۆ بەرهەمەکان بکرێت بۆەوەی بەرهەمێ بخرێتە ناو بازارەکانەوە کە بەرهەمێکی کوالتی باش بێ تا ڕادێک بەپێی ئەو ئەزمونەی کە من هەمە
بەرهەمە ناوخۆیەکان لە ڕووی کۆنتترۆل و کوالیتی کۆنتترۆلەوە تا ڕادێک تا ئەم خولەکە ئەتوانم بڵێم کاری باشی لەسەر نەکراوە بۆی پێشنیارەکەین هیوامان وایە کە لە داهاتووە بتوان ڕێکاری زیاتری لەسەر کرێ من دڵنیام من لەگەڵ زۆربەی بازرگانەکانی هەرێمی کوردستانە مامەڵەمان هەبووە بازرگانانی هەرێمی کوردستان خەڵکانی باشن خەڵکانێکن دڵسۆزی نیشتیمانن بەڵام زۆر جار شارەزاییان لە بابەتەکانیە بۆی ئەکرێ لایەنە زانستیەکان لایەنە حکومیەکان زانکۆکان هاوکاریان بن بۆ ئەوەی بیان خەنە سەر ئەو ڕێڕەوەی کە دروستە بۆ ئەوی بتوانن بەرهەمێکی باش خەنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە کە سەلامەتی خێزانەکانی خۆیان لە پلەی یەکەم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و پارێز. بەڵێ دکتۆر ئەوەی کە جێگەی پرسیارە لای خەڵکی ئەو میوانەیە کە لە چواروەرزی ساڵدا هەن بۆی مونە ئێمە دەزانین کە میوەکان کاتی میوەکان دیاریکراوە هەر وەرزە و جۆرە میوەکی تایبەت بەخۆی هەیە کە تەوێ بە شێوازێکی سروشتی پێ بکە بەڵام لە ئێستادا بەهۆی ئەم بەیتانەوە کە هەیە دەتوانرێت لە هەر چواروەرزی ساڵدا میوەی جۆراوجۆر بەرهەم بهێنرێت ئەم میوانە تا چەندێک تەندروستن تا چەندێک سەحین کە خەڵک بتوانێت بە بێترس بەبێ هیچ جۆرە دوودڵیەک بەکاری بهێنێت بیخوات. ئەتوانین بڵێ لەو میوە و بەرهەمانی کە لە ناو بازاڕەکانە هەیە بەداخەوە براجوتیارەکانمان تۆزێک ئەو جۆرە مادانی کە چی مادەی فێرتیلایزەر بێ مادە پەینەکان بێت یاخود ئەو مادانی وەکو قڕکەر بەکارێنن بەداخەوە زۆرجار بە شێوازێکی نەشارەزایی بەکارێنن بە دڵنیەوانە گرفت دروستەکە من تەنها یەک کۆمنت لەسرە ماڵێم ئامارەکانی نەخۆشخانەی شێرپەنجەوەری بیگیرێت وەڵام دەرەوەی پرسیارانەمانەی بەداخەوە ئاماری ئەمڕۆمان باشترە لە سبەینێمان بۆ چونکە ئەم مادانی کە بە تایبەتی پێسیساید و ئەم مادە قڕکەرانی کە بەکارهێن لەگەڵ مادی پەینانی کە بۆ بە شیرکردنی بەرەمە کشتتوکاڵەکان بەکارهێنرێن ئەمانە ئاساواری درێژخەیان لەسەر تەندروستی مرۆڤەکان بەکارێنرێ بۆ ئەگەر کۆنتترۆل نەکرێ بە دڵنیاییەوە لە داهاتوە زەرەر و زیان بە وڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەێنێت. بەڵێ دکتۆر چی بکرێت کە ئێمە بتوانین لە ڕووی ئاسایشی خۆراکەوە خۆمان پێش بخین بتوانین کە ئاسایشی خۆراکەکەمان پارێزراوە بەسەرەتا لە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان و بەرهەمانی کە خۆمان لە ناو کوردستاندا بەرهەمی دەهێنین دروستی دەکەین موادی محافظە و ئەمانی زۆر تێدانە چی بکەین کە بتوانین پاراستنی ئاسایشی خۆراکە بکەمان دەستە بەر بکەین بۆ ئەم خۆراکە ناوخۆیەکان دواتریش بۆ خۆراکانی کە لە ڕێگەی سنوورەکانەوە هاوردی هەرێمی کوردستانی دەکرێت. ئەگەر بمانێ ئاسایشێکی خۆراکی بەهێزمانە بێ ئەبێت داهاتی ناوخۆ زیاد بکەین واتە بەرهەمێنانی ناوخۆیمان زیاد بکەین بەشی پێویستی ڕۆژانەی ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێەوە توانین بڵێن ئاسایشێکی خۆراکی بەهێزمانەیە خاڵی یەکەم دومیشان بتوانرێت تاقیگەکانی کۆنتترۆلی جۆری لە ڕێی بەڕێوەبەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە توانایانە بێت تاقیگەی باش بنیاد بنرێ بۆی پشکنین بۆ بەرهەمەکان بکرێ ئەگەر لە توانایشانە نەبێت سوود لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت یاخود زانکۆ و پەیمانگا پێشکەوتەکانی هەرێمی کوردستان وەرگیرێ بۆی بتوانرێ پشکنینی کواڵەتی سەلامەتیان بۆ بکرێ بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم خۆراکەکە بڕی پێویست لەناو بازاڕەکانە هەبێ بەکاری بێنن دومیش مافیانە کە ئەو خۆراکی کە پارەی پێدەدەن ئەو خۆراکە بێ کە لە ڕووی تەندروستیەوە زیانیان پێنەگەێنێ بەڵکو سوودیان پێ بگەێنێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد سپۆری خۆراک سپاس بۆ ئامادەبوون لە بەیانی ئەمڕۆی کورسات نیوزدا.